کابراکە عراق خواتەوە دوای خواردنەوە سەرخۆشە بێ یعنی شیرازی تێگەی لە خۆی نامێنێ بەڵام ئەمە هۆشبەرەکە کە نەیخوا تێکەچێ کە ئەیخواتەوە کەمێ ئیسراحەتەکە جوانە مەبەستە دەوەیە بڵێ دوای ئەوەی کە بەکاری هێنا ماوەیەک وەکو بڵێ بێهۆش دەبێت و ئاگای لە دنیا نامێنێ بەڵام دوای ئەوە نەفسیەتی تێک دەچێت نەفسیەتی وێران دەبێ ئامادەیە هەموو شتێک کات و هەموو قوربانیەک بدا لە پێناویچی دەستخستنی ئەو جۆرە مادەیە جا درێژە بە پرسیارەکەت کە حرامێتەکەی لە چیدایە لە شەرعدا لا ضەڕ ولا ئیضرار هەر شتێک کە سەر بچێشێ بۆ زەرەرگەیاندن بە صحەتی خەڵک تەندروستی خەڵک بە ژیانی خەڵک بە عەقڵی خەڵک بە عەرض و ناموسی خەڵک و بە ماڵ و سامانی خەڵک حرامە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگری لێ دەکات و تاوەکو دەرەجەی زەرەرەکەی گەورەتر بێ حرامێتەکەی گەورەترە بۆیە مادەی هۆشبەر زۆر 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 تاوانێکی گەورەیە هەم لە قانوندا و هەم لە شەرعیشدا زۆر بە گوناهێکی گەورە حساب دەبێ ئەو کەسانەی کە دەیخۆن با لە خوا بترسن تاوانەکەی گەورەتر لە عەرەق خواردنەوە با چاک بزانێت کە چەند تاوانێکی گەورەیە الخەبائث دایکی هەموو شتە پیسەکان عەرەقە دایکی هەموو شتە پیسەکان بارەکە الله فیک ئەگەر کەسێک هەستی کرد کەسانێک بەکاری دێنن یاخود کڕین و فرۆشتنی پێکن و بازرگانی پێکەن ئەگەر لایەنی پەیوەندیداری لێ ئاگدار کاتەوە دەستی خۆش بێ باشەکە ئای زۆریش زۆر پێویستە براوە دەچێتە بابی ئینکاری لە مونکەرەوە اینجا قسەیەک باز دەکرێت هەندێک وەکو حەدیثی ئیسرائیلی باسی دەکەن هەندێک وەکو حەدیث باز دەکرێت دەرەجەی صحەکەی لە یادم نییە والله ئاعلم دەڵێ یەکێک لە ئەوانەی پێشوو ئومەتانی پێشووی ئێمە بانگیان کردوتیان لەم سێشتا یەکێکیان اختیارکە یا دەبێت شەریک بۆ خوا دابنەی لە دین هەڵگەڕێیتەوە کافر بی یا دەبێت زینا بکەی لەگەڵ مەحرەمێکی خۆت دایکتە خوشکتە کشتە چییە یا دەبێت عەرەق خۆیتەوە بیری کردەوە کافر بوون زۆر گەورەیە ناوتی منەوە ناکەم ئەی زیناکردن لەگەڵ دایک و خوشکی خۆ ئای پەنا بەخواتی چۆنەوە دەکەم سەیری کرد ئەهوەنترینیان ئاسانترینیان چییە ئەوەیە کە مەشروبەکە بخواتەوە بەڵام کە مەشروبی خواردەوە عەقڵی لە دەستدا سوزدەشی برد بۆ بتێک تووشی کوفرەکەش بوو وە زیناشی کرد لەگەڵ ئەوە بۆیە پێ دەوترێ الخەبائث جا مادەی هۆشبەر لەوەش پیسترە لەوەش خراپترە ئینسان لە دین دەردەکا ئینسان لە ئەخلاق و ڕەوش دەردەکا ئینسان لە ئیعتیدالیەت و ئارامی و هێمنی و ئەمن و ئاسایش دەردەکا شیرازەی هیچ شتێک لەسەر خۆی نایڵێت مامۆستا بێگومان لەسەر عەرەق خواردنەوە و خەمر خی گەورە تۆڵەسەندنەوە و قساسی داناوە ئایا لەسەر مادە هۆشبەرەکان شتی قیاس کردی لەسەرەوە قیاس دەکرێت بۆ چکوکما الحكم يدور مع العلة وجودا وعدما علەتی خەمر چییە هەمان هۆکار و علەت لە مادەی هۆشبەردا هەیە بە زیادەوە بۆیە ئەوە یعنی قیاسی ئەولای پێدەوترێ یعنی ئەولاترە کە ئەو عقوبەیە بۆچی هەبێ بۆ مادەی هۆشبەر هەبێ بگرە هەندێک لە زانایان دەیخەنە خانەی چیەوە ئیفساد في الأرض ئەوە زەوی لە زەویدا فەسادی و خراپەنانەوەیە عقوبەکەی گەورەتریشە پەنا بەخوای پەروەردگار یعنی تا هەندێکیان دەفەرمون بگاتە حەدی کوشتن ئەوانەی تیجارەت و بازرگانی پێوە دەکەن ئەو شتە دێنە ناو وڵاتی